Stop taking meeting notes and let ClickUp AI Note Taker do it for you. It allows you to focus on your meetings, not ئەم کاتتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن دەمەوێت لە چەند دقەیەکدا ئیتر خوێندنەوەیەکی تایبەت بۆ کۆبوونەوەکەی دهۆک بکەم وا دیارە خوێندنەوەکە چەند لایەنە نابێ بەڵام وەکو وتم تایبەت دەبێت لە هەمان کاتدا خوێندنەوەکە ڕۆژنامە نووسانەش نابێت کە زانیاری ڕابگرینەوە فلانە وای گوت و قالە فلان و قالە فلان ئەمەش نابێ لە هەمان کاتدا کۆبوونەوەکە بەو ستیلەی کە لە سۆسیال مێدیادا هەیە ستیلی ڕەشکردن یان سپیکردن فوتێکردن و یانیش دەرزی لێدان نا بەڵکو بە شێوەیەکی هەوڵەدەین بە شێوەیەکی زانستیانە و سۆسیۆلۆژیانە لەسەر بابەتەکە قسە بکەین. ئێمە من بە تایبەتی لە چەند بەرنامەی پێشودا باسم لەوە کرد کە چۆن لە سەردەمی جەنگی جیهانی لە کۆتایی جەنگی جیهانی یەکەمیندا ئیتر مۆدلێکی نوێ بۆ جیهان دۆزرایەوە ئەویش مۆدلی دەوڵەتی نەتەوەیی بوو و ئەو دەوڵەتە نەتەوەییە لە پێناوی بەگەرخستنی و ئاسانکردنی سەرمایە هاتە ئاراوە لە پێناوی ئەو خەڵکانە نەبوون لە پێناوی ئەو کۆمەڵگایانە نەبوون بەڵکو لە ژێرناوی ئەو کۆمەڵگایانە ئیتر سەرمایە توانی بە ئاسانتر خۆی ڕێک بخە و ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا هاتە ئاراوە بەڵام ئیتر پاشخانەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرگیز وەکو ئەو پاشخانە نەبوو کە لە ئەوروپا ئیتر چەندین ساڵ لە ئەنجامی شۆڕشێکی کۆمەڵایەتی لە ئەنجامی شۆڕشێکی وەکو ڕێنیسانسدا لە ئەنجامی شۆڕشێکدا کە کۆمەلگا بەخۆی دیموکرات ببوو ئەمە نەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو کاتیەوە یعنی لە سەرەتای سەدەی ڕابردوودا لە دوای جەنگی جیهانی یەکەمیندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەوەکو دیموکراسی نەبوو بەڵکو کۆمەلگەش نەبوو ئیتر کۆمەلگایەکی خێڵەکی و عەشائیری و ئاغا و شێخ و تەریقەت و دەرەبەک هەبوون لەمە زیاتر شتێک نەبوو و ئێستا کەش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەلگاکان بە کۆمەلگای کوردیشەوە کۆمەلگای دیموکراتیک نین و لە پێناوی دیموکراتی خەبات ناکەن ئەمە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە یعنی چۆن ئەتوانی بڵێ خەڵکێک لە پێناوی دیموکراسی خەبات دەکا کە دەنگ بەلایەنێک ئەدا لە هەمویان کەمتر لە پێناوی دیموکراسیدا خۆی سەلماندووە بەڵام ئەتوانین بڵێن خەڵکێک دەنگ بەلایەنێک ئەدا کە لە چاو ئەوانی دیکە زیاتر هەندێک لە هەندێک بواردا هەندێک خزمەتی کردووە جا ئەمە جادەوبەرە دەبێ خانوبەرە دەبێ لە پێناوی خۆیان دەبێ ویانیش ئامانجێکی دیکەی دەبێ من کارم بەوە نییە من کارم بەوەیە کۆمەلگاکان چۆن تەماشای جیهان و دەسەڵات دەکەن ئێستا کەش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مۆدلێکی دیکە لە ئارادایە مۆدلێکی نوێ دێتە ئاراوە کە دەوڵەتی نەتەوەیی تا ڕادەیەک کون دەکا ناڵێم پارچە پارچەی دەکا ناڵێم لە ناوی دەوا بەڵام کونی دەکا مەبەستمان لە کونکردن چییە لەو ڕۆژێوە کە دەوڵەتی نەتەوەیی هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پێچەوانەی ئەوروپا و خۆرئاوا بە پێچەوانەی کەنەدا و ئەمریکا بە پێچەوانەی ئوسترالیادا لە پێناوی سەرمایە لە پێناوی لیبرالیزمدا هیچ کارێکی نەکرد بەڵکو دیواری زۆر دیوار و شورای زۆر پتەوی دانان و ئەم دەوڵەتە پڕ بوو لە کودەتا ئیتر کودەتا و گۆڕینی ڕژێمەکان و شەڕی خوێناوی و ئەم جۆرە شتانە و ئێستا کەش تەماشا دەکەین لە دوای بەهاری عەرەبیدا ئیتر ئەمە
سەلمێنراوە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو دەوڵەتە نەتەوەیانە مۆدلێک نین، دەبێ مۆدلێکی نوێ جیاوازتر دروست ببێ و لە پێناوی ئیتر هەم ئارامیدا هەم لە پێناوی ئەوەی ئەو دەوڵەتە نەتەوەیانە دەسەڵاتەکەیان گۆشەگیر بکرێ و یانیش لە سنوورێکدا جێگیر بکرێ دەسەڵاتێکی بەرفراوان نەبێ وا بە پێویست دەزانرێ دەوڵەتی نەتەوەیی لامەرکەزی بن و ئەماش ئێستاکە لە سوودیادا دەبینین. هەر لەو چوارچێوەیەدا ئەتوانین باس لەوە بکەین کە مەزلوم عەبدی ئیتر هەم وەک کەسایەتی ینی پێشتر پێش یەپەگە و هێزەکانی سووریای دیموکراتیک لە سەرەتای دەستپێکردنی تێکۆشانی سیاسی و چەکداریدا لەو شوێنەی کە پێی کەوتووە لێی دراوە ئێستاکە دەچێتەوە ئەو شوێنە. باشە ئەو سۆسیۆلۆژیایە چییە وای گۆڕانکاریەکی وا دروست دەکا؟ ئیتر ئەو سۆسیۆلۆژیایە چییە کە تەماشا دەکەین لایەنێک کە هەتا دوێنێ دەیگوت ئەو کابرایە تیرۆریستە، هەلیکۆپتەر پڕ لە تیرۆریست دەکا دەیهێنێتە هەرێمی کوردستان و ئەمە دەبێت لە دادگایەکی نێودەوڵەتیدا لە کۆمەڵگای نێودەوڵەتیدا و بە تایبەتیش هێزەکانی هاوپەیمانان لە شوێنێکدا لە گۆڕەپانێکدا کە هێزەکانی هاوپەیمانان لە حاکمن لەوێدا دەبێت دادگایی بکرێت و دەبێت حتا دەربکرێت لە هاوپەیمانی دژی داعشدا. ئیتر هەر هەمان کەس ئەمڕۆکە مەزلوم عەبدی داوەت دەکا دەیهێنێتە دهۆک و فەرشی سووری بۆ ڕادێخی و ئیتر دەیکەنا هەراو هۆڵیایەک و ئیتر چەند دهۆڵژەنێکیشی لە بۆ پەیدا دەکەن و دەیهێنن. ئێمە دەمانەوێ بە شێوەیە نەک بە شێوەیەکی کاردانەوە و لە هەمان کەدا نەک بە شێوەیەکی عاتفیانە لەسەر بابەتەکە قسە بکەین. بزوتنەوەی کوردی لە باشوور و لە ڕۆژئاوادا بەرەو بزوتنەوەیەکی زۆرایەتی دەچێ، یعنی بزوتنەوەیەکە دەستکاری سنوورەکان ناکە، بە هیچ شێوەیەک خونی سنوورەکان نابێ، بەڵام لە چوارچێوەی دەوڵەتی نەتەوەیی هەییشدا خۆی قەتیس ناکا، بەڵکو دەست بە شێوەیەک لە شێوەکان دەست درێژی و هاوکاری لەگەڵ لایەنەکەی دیکە دەکا، ناڵێم ئیتیفاق بەڵکوڵێم هاوکاری دەکا و ئەگەر ئیتیفاقیش بکە ئیتیفاقەکە کورتخایەنە. ئەمانە هەمویان لە کاتێکدا دروست دەبن کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەون و خەیاڵێکی دۆناڵد ترامپ و بزوتنەوەی زایۆنی هەیە بۆ ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستداییتر لە چوارچێوەی پەیمانی ئیبراهیمیدا هەموو ئاستەنگیەکان هەڵبگیرێن و ئێستاکە تاقە ئاستەنگیەک نەماوە، بەڵام شتێک هەیە کە لە ڕێگ و ڕیشەدا ئەکرێ ئاستەنگی دروستکە، پۆتەنسیلی ئاستەنگی دروستکردنی تێدا هەیە، ئەویش ئێرانە. لە پێناوی ئەو ئێرانەدا دەبێ هەموو لایەنەکانی دیکە لەسەر یەک مێز کۆ ببنەوە، ئیتر گورگ و مەڕ بەیەکەوە ئاو بخۆنەوە و بەیەکەوە هەمویان دابنیشن تێگەی تیرۆریست و شۆڕژگێر و لیبرال و دیموکرات و ئیتر چەتە و دز و باش و جاش و هەموو دەبێ کۆ بکرێنەوە سەر یەکتر و هیچ کەسێک ڕێگای پێ نەدرێ لە ئایندەدا ئەگەر شتێک ڕوویدا ئەمە بۆ ئەو لایە بچێ. لە مێژە لەلایەن خۆر ئاواوە هەوڵێکی وا هەیە بۆ ئەوەی بزوتنەوەی کورد، بزوتنەوەی سیاسی کوردی لە کوردستانی عێراق و لە کوردستانی سووریادا نزیک یەکتر ببنەوە، بەڵام بە هەمان شێوە زۆرایەتی یەکتری بپارێزن. یعنی مەبەستمان لێرە زۆرایەتی چیە؟ مەبەستمان ئەو بزوتنەوانە نە ئەکرێ وەکو بزوتنەوەیەکی یەکگرتوو یەکینەیەک تەماشای بکرێ و نە ئەکرێ ئەو بزوتنەوانە لە هیچ شوێنێکدا هیچ پەیوەندیەکیان بەیەکەوە نەبێ. لەو چوارچێوەیەدا ئیتر لە ساڵی 2012 ئەوانەدا هەوڵێکی زۆر درا، ئەو هەوڵێکە پێشتر لە دهۆک درا لەلایەن بارزانی گەورەوە هەر ئەمە بوو، بەڵام ئەو کاتە لە ساحەکەدا دوو ئاکتۆر ڕۆڵی زۆر زۆر گەورەتریان هەبوو لە خۆرئاوا لە ئەمریکا لە ناتۆش، ئەویش ئێران و تورکیا بوون. لە ڕاستیدا بڵێن ئەوان ڕێگەیان بەمە نەدەدا،
ڕێگەیان بەمە نەدەدا ئەمڕۆکە ئێران لە ساحەکەدا دەرکراوە و خەریکە ڕێگەی گەڕانەوەی لێ دەگرن لە بۆ هەندێک ئیتر شیعە و سونە و عەلەوی و مارکسیست و ئیتر نەقشبەندی و قادری و دەبێ ئەمانە هەر هەمویان کۆ بکرێنەوە بۆ ئەوەی ڕێگاکەی لێ بگرن جارێکی تر نەگەڕێتەوە بەنسبەت تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەخۆی لە سایی سیاسەتی ئەحمەد داوودۆغڵو کەویش بەشداری لە کۆنفرانسەکەی دهۆک کرد وابزانم وا لە سایە ئەردۆغان و ئیتر بزوتنەوەی ئیسلامی دەسەڵاتداری تورکیدا کە ئایدایەکی لە دەرەوەی دەوڵەتی نەتەوەی هەبوو ئایدایەکی ناواقعی هەبوو نیۆ ئۆتمان عوسمانی نوێ و ئایدایەکی ئیخوان موسلیمینی هەبوو لە دەرەوەی دەوڵەتی نەتەوەی دەویست یاریەکان بکە ئیتر ئەمە بە کودەتاکەی سیسی لەسەر ئیخوان موسلیمیندا دەستی پێکرد و بە ئیتر بە شکستی لە بۆ هەموو بزوتنەوەی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کۆتایی پێهات و ئێستاکەش کابراایەک هاتۆتە سەردەسەڵات تۆزێک ڕیشی خۆی کورد کردوێتەوە قات و ڕێباتێکی لەبەر کردووە کابراایەکە کە پێشتر دەستی بە خوێن بووە و ئێستاکە شەرعیەتی پێدەدرێ وەکو سەرۆک تەماشای دەکرێت لە سووریای دادنێن و کاری ئەو کابراایش ئەوەیە ئەوەی ئەوان تەواویان نەکرد ئیتر ئەو تەواوی بکە بەستمان لە ناوبردننی ئیسلامیە سیاسیەکانە بەگشتی لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەمڕۆکە تورکیا لە سووریاشدا و لە سووریاشدا هەتا حدێک ناڵێن هیچ بەشداری نییە لە گەمەکە دەرنەکراوە وەکو ئێران بەڵام تورکیا لە سووریادا کۆمەڵێک خەتی سووری بۆ کەشراون ئەم خەتە سوورانە نابێ ببەزێنێ و ئێستاکەش دەوڵەتی تورکیا گفتوگۆی ئەوە دەکا ئەم خەتە سوورانە ئێمە لە خەیاڵی خۆماندا وەکو خەتی سەوز بیان بینین یان نا ویانیش بیان بەزێنین ئێستاکە شەڕی ئەمە دەکا مامەڵەکردنی لەگەڵ ئیسرائیل شەڕی ئەمەیە مامەڵەکردنی لەگەڵ ئێران شەڕی ئەمەیە هەندێک زار خۆتونکردنی لەگەڵ ئەمریکا و ئەسمە بەرەوە رووسیا و چاینا هەوڵێکە بۆ نیشاندانی ئەوە بەڵام ئەمانە هەر هەمویان تەماشا دەکەن لە ڕەوشی ئێستای تورکیادا زۆر مەحاڵە و تورکیا لە سووریادا ئیتر تەماشا دەکەن خەتی سووری بۆ کێشراوە لەو سەردەمەدا ئیتر کۆنفرانسەکە دروست دەبێ یا ئیتر کە بزوتنەوەی کورد لە کوردستانی عراقدا بە تایبەتیش بزوتنەوەی بارزانی و لە قوپۆپەکانی لەگەڵ بزوتنەوەی ئاپۆچی لە ڕۆژ ئاوادا تەماشا دەکەن ئەمجارە لەگەڵ یەکتری کۆ دەبنەوە و پستنی یەکتری دەدەن و یەکتری دەکەن بە قارەمان و یەکتری دەلێسنەوە ئیتر لە هەمان کاتدا ئیتر خەتێکی یعنی گوشارێکی ویانیش سیاستێکی ئیسرائیلیش هەیە لەو بینەدا ناتوانین باسی نەکەین تا ساڵی ڕابردووش ئیتر تورکیا بەردەوام کارتی سەربازی لە بەرامبەر هێزە کوردیەکاندا بەکار دەهێنا بەڵام ئەو ڕۆکە گەشتۆتە ئاستێک کە واقعی نییە ئەو هەم بتوانێ خۆی لە بەرامبەر هەڕەشەکانی ئیسرائیل بپارێزێ و یانیش خۆی لە بەرامبەر لێککەوتەکانی ئەگەری شەڕی ئیسرائیل و ئێرانی ئایندا بپارێزێ و لە هەمان کاتدا ئیتر ئەو چەکوشەی پێشتر کە لە دەستدا بوو لە دژی کوردەکان ئەو چەکوشە بەردەوام بوەشێنێ نابێت دەبێت یەکێکیان فڕێ بدە ئێستاکە لەو بارەوە تەماشا دەکەین هەوڵێک هەیە بۆ دیالۆگی ئیمرالی لەو چوارچێوەیەدا مرۆڤ بخوێنیتەوە باشتر دەبێت ئەم دیالۆگە لە هەندێک شوێندا عاسێ دەبێت لە هەندێک شوێندا دەچێتە پێش لە هەندێک شوێندا بەردەوام دوا دەخرێ بەڵام بەردەوام دەکات دواخستنەکەشی پەیوەندی بەوە هەیە هەتا وەکو ئێستا لە سووریا هەموو شتەکان نەکەوتونەتە سەر کاغەز بەتەنیا بەڕای من ئەمەیە یعنی لەمە زیاتر کە ئەردۆغان و باخچەلی کێشیان هەیە ئەردۆغان ئەمەی دەوێت باخچەلی ئەمەی دەوێت نا ئەمانە هەڕنگ بێ هەر هەمویان هەبن بەڵام ئەمانە فاکتۆری سەرەکین فاکتۆری سەرەکی زۆر ئاساییە مەسەلەی سووریا
لێرەدا هاتە ناو ئەو پرۆسەیە و لەوێدا ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک هەبوونی خۆیان هەبوونی ئەوان زۆر گرنگ دەبینێ هاوسەنگێکی زۆر گرنگ دەبینێ لە سووریای ئایندەدا لە بۆ هەندێ ئیتر دەوڵەتی تورکیا بەڕای من هەر چاوەڕێ دەکا هەموو شتەکان چارەسەر ناکە هەتاوەکو مەسەلەی سووریا بە تەواوەتی یەکلایی دەبێتەوە و ئێستاکە ئەوەی لەسەر ئێران و تورکیا بۆ ئەمریکا گرینگە کە ئەوانە نەبنە هێزی تێکدەر نەبنە هێزی مەزهەبی و ڕادیکاڵ و ئیتر سنی و شیعە و ئیتر ملیس دروستکردن و ئەو لە هاندان و تێکدانی گەمەکان ئەوەی گرنگە لە هەمان کاتدا دیالێکتی بزوتنەوەی کوردی و یانیش دیالێکتێکی کوردەکان هەیە دەبێ ئەمە بە شێوەیەکی نوێ بخوێنینەوە نەک لەو چوارچێوەی ئەوەی ئێمە هەموو کوردین و هەموو یەشین و فەرقمان نییە و کوردستان هەر کوردستانە و ئەمن کەیفم لێبی ئەمڕۆکە دۆشکاکەم و بیکەیسەکەم هەڵدەگرم لە هەولێرەوە بەرەو مەهاباد و لەوێشەوە ئەمزارە بەرەو دیاربەکر و لە دیاربەکر شەڕ دەبمەوە هەتا قامیشلی و ئەمەنا بەڵام لە هەمان کاتدا ئیتر ئەو دیالێکتەی کە هەیە یعنی وەکو بزوتنەوەیەکی یەکگرتوو نەیبینی یەکگرتو نییە چونکە و یەکگرتوش نابێ هەتاوەکو ئێستا هیچ ئیشارەتێک نییە کە بزوتنەوەیەکی یەکگرتوو حتا کۆمەڵگایەکی یەکگرتووی کوردی هەبی ئێمە هەم کۆمەڵگایەکی زۆری نین جیاوازین کۆمەڵگەی باکوور جیاوازە کۆمەڵگەی عەلەوی جیاوازە کۆمەڵگەی سونی جیاوازە کۆمەڵگەی باشوور جیاوازە کۆمەڵگەی ڕۆژئاوا جیاوازە کۆمەڵگەی ڕۆژهەڵات جیاوازە و ئەمانە هەر هەمویان و بزوتنەوەکانیشمان ویانش حیزبە سیاسیەکانیش بە هەمان شێوە پێک هاتەی سیاسی جیاوازن و ئەو جیاوازیانە دەبێ بپارێزرێن و پێم وایە بزوتنەوەکانی ئەمە دەزانن بەڵام هەم لە بواری پۆپولیستی هەندێک جار بەکاری دێن بە تایبەتی لەسەر سوسیال میدیا هەم هەندێک جاریش ئەگەر پێویست بێ لە بۆ مناوەڕەی ساحەی سیاسی و عەسکەریدا بەکاری دێن وەکو پکەکە کە چەند ساڵە بەکاری دێنی من بزوتنەوەیەکی کوردستانی و کەس بۆی نییە پێم بڵێت و لە دهۆک چیەکەی تێگەی ئەمە یان پارتی دیموکراتی کوردستانیش پێشتر ئەمەی کردووە بزوتنەوەیەکی یەکگرتووی ئۆرگانیکی کوردیمان هەرگیز نییە و هەرگیز ئەمە ڕیالیست و واقعی نییە و ئەگەر ئەمە سوور ببین لەسەر ئەوە کە بزوتنەوەیەکی یەکگرتوو دروست بێ و کەشیدە بە سەرێک ئیتر شێخێک ئاغایەک سەرکردایەتی کە هەمووان کۆبکاتەوە ئەمە یەک لە دەوڵەمەندیەکانی کوردەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا دەکوژی ئەویش دەوڵەمەندی دیموکراتیکی و لایکیزمە سیکولاریزمە کە کوردەکان ئەو پۆتەنسیالیان هەیە و ئەو پۆتەنسیالیان بە تایبەتی لە ڕۆژئاوا نیشان داوە کە ئەتوانن لەگەڵ نەتەوەکانی دیکە لەگەڵ پێکهاتەکانی دیکە بەیەکەوە بژین مۆدلێکی نوێ دروست بکەن سیستەمێکی نوێ دروست بکەن ئەو مۆدلە و ئەو سیستەمە نوێیە لە کۆکردنەوەی عەرەبێک و ئەرمەنێک و سوریانێک و کوردێک و ئێزیدیەک و تورکمەنێک زیاتر مەسەلەی ژنیشی تایە ئەمانە ئەکرێ بە چاوێکی ڕەخناگەر تەماشایان بکەین ئەمانە دیموکراتی تەواو نین ئەمە لە سەرەوە فڕس کراوە لە بۆ خوارەوە نە لە بۆ خوارەوە گەشەی کردووە لە بۆ سەر و وەکو ئەوەی لە شۆڕشی ئەوروپادا دەیبینین ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نییە بەڵام لە سەرەوە فڕس کراوە جاروبار لێککەوتەی لێ دەکەوێتەوە بەڵام ئەمە لە هەمان کاتدا کارتێکیشە لە دەست کوردەکاندا و ئەمانەی کە دێنە کوردستان و پەسنی کوردستان دەدەن جا هەر بەشێک بێ باس لەو کارتە دەکەن ئەگەر ئەتۆ ئەمڕۆکە ئیتر واز لە هاش و هوشی ناسیۆنالیزم و نەتەوەیی و یەکگرتووی و با هەمومان یەکبین و فلانە کاک سەرۆکمان بێ و ئیتر فلانە کاک جێگیری سەرۆک بێ ئەمە ئەم کارتانە و یعنی ئەو دەوڵەمەندیە و ئەو زەمینە دیموکراسیە کە لە سەرەوە فەڕسکراوە بۆ خوارەوە ئەمە لە ناو دەبەی و ئەمە زیانێکی زۆر گەورە بە
هەبوونی کورد لە ناوچەکەدا دروست دەکات. بەڵام لە هەمان کاتدا کوردەکان بە تەواوەتی ئێوانیش بزوتنەوەی سیاسی کوردی بە تەواوەتی لە یەکتر جیاکردنەوەشی کارێکی زۆر زۆر زەحمەتە، وەکو ئێستا کە دەبینین کە لە نێوان باکوور و بۆ نمونە لە نێوان ئورفا و کوبانەی داهاتوو ئەمانە چۆن لێکتری جیا دەکەوە، ئەم جیاکردنەوەش نابێت. بۆیە تەماشا دەکەین هەم جیانەکردنەوە و هەم یەکگرتووی نەبوون لە ناو یەکتریدا دەبن و هاوکاریەک لەوێدا دروست دەبێ، بەڵام ئەو هاوکاریە 100% لە ناوەڕۆکی ئەو هاوکاریەدا هیچ تێڕوانینێکی تایبەت نییە بۆ سنوورەکان، واتە ئەو سنوورە دەستکردانە ئێمە بگۆڕێن. ئەمە شتێکە کە هەموو کەسێکی بەعاقڵ دەبێ لی تێبگە. ئەگەر دەتەوێ هاش و هوش بکەی لەسەر سوسیال مدیا ئەمە بابەتێکی دیکەیە بۆ خۆت بیکە. هاوکات بزوتنەوەی کورد هەم دەتوانێت بزوتنەوەیەکی کوردستانی بێ، بزوتنەوەی ئێستای کوردی، هەم ئەتوانێت بزوتنەوەیەکی سووریایی لە هەمان کاتدا توانێت بزوتنەوەیەکی سووریایی، عراقی، ئێرانی، تورکیش بێ و ئەمە ئێستاکە دەبینین. دوای ئەو قیڕەقیڕەی کوردستانی عراق تەماشا دەکەین ئێستاکە کاک نێچیروان بارزانی ماوەیەکی درێژە ئەڵێ ئێمە عراقینە، عراق ناوەندی استراتیژیمان. ئێستا مەسعود بارزانیش ئەمە دەڵێ، مەسرور بارزانیش ئەمە دەڵێ. ئەوە بزوتنەوەی پەکەکە لە مێژە ئەمەی گوتووە 20 ساڵە ئیتر باس لە تورکیایی بوون دەکات، کاڵێ بزوتنەوەی کوردی هاوکات بزوتنەوەیەکی تورکیاییشە، بزوتنەوەیەکە کە تورکیایی بوونەکەی نابێ ڕەچاو نەکرێ. لە سووریادا ئەمە دەبینین، سبەی لە ئێرانیشدا هەر ئەمە دەبینین. یعنی ئەم دوشتانە دەبێ بەیەکەوە ببیندرێن. ئیتر ئەمانە زۆر زۆر گرنگە، بەڵام لە هەمووی گرنگتر ئەمانە ئێمە چۆن دەبینین؟ ئێمە وەکو خەسارەتێک دەبینین، وەکو زیانێک دەبین، وەکو خاڵێکی لاواز دەبینین. وەکو کورد ناسیۆنالیستەکان ئەمە بە لاوازی دەبینین. کورد بۆ نابن یەک، کورد بۆ یەک نینە، کورد بۆ یەک سەرۆکیان نییە، کورد بۆ یەک شوان و شوان و گاوانێوان نییە، کورد بۆ چ کاری بە فێمینیزم و ژن و دیموکراسی و تورکمەن و ئەم جۆرە شتانەدا هەیە، دەیگەی چ کاری بە بەغدا هەیە، با لە بۆ خۆی بیکە. دەیگەی بەبیرم دێ جارێک سەرۆکی ئەنستیتیوتێکی زۆر زۆر گەورەی ئەوڕۆپا ناوەکەی ناهێنم کە خۆی بە هەموو دنیا ناگۆڕیتەوە، چوو بووە کوردستانی عراق، چوو بوو کاک مەسعودی بینی بوو، گوتم چیت کرد؟ گوتی وەڵا من گەلک شیرەت لێکردن، یعنی گەلک نەسیحەتم لێکردن. گوتم نەسیحەتی چیت لێکرد؟ وەڵا گوتم کاکە دەوڵەتەکە ڕابگەینە، خوا کەریمە با لە برسان بمرین، هیچ کێشە نییە، با دەوروبەرمانگر بگرن، تێگەی نان و پەتاتە بخۆین بەسمانەیت دەوڵەتەکە دروستکە. گوتم ئەوە بوو یعنی لە ئەوڕۆپا گەڕایەوە ئەو نەسیحەتە مەسعود بارزانی گوتم ئەی قڕی دنیای بەسەری مەسعود بارزانی، ئەرێ وەڵا کەسانی وەکو تۆی هەبن. ئیتر جا دواییش ئیتر کردیە گلەی و گازندا نێچیروان بارزانی وعدی 3 ملیۆنی پێدا بووم بۆ ئەوەی تەلەڤیزیۆنێ بکەمەوە، پێی نەدا. ئەی دەستی نێچیروان بارزانی خۆش بکە پێی نەدای. جا ئەمە شتێکی زۆر زۆر گرنگمان نیشان ئەدا کە ئێمە دەبێ ئەمە وەکو دەستکەوتێک ببینین، وەکو هەم واقعیەتە ئەتو ناتوانانی بیگۆڕی، کە ناتوانانی بیگۆڕی دەبێت وەکو دەستکەوتێک ببینی. چۆن ئێستا تورکەکان خەتە سوورەکانی ئەمریکا لە سووریا دەیان هەیە وەکو خەتی سەوز و شین و سپی تەماشای بکەن و سوودی لێبینێن، ئەتۆش ئەم واقعیەتە کۆمەڵایەتیە وەکو دەستکەوت ببینە، هەم وەکو واقعیەتیش قبولی بکە کە بزوتنەوەی کوردی هەرگیز ناتوانێت ببێتە بزوتنەوەیەکی یەکگرتوو. بەڵام بزوتنەوەی کوردی لە ناو سنوورەکاندا، سنوورە سیاسیەکاندا ئەکرێ هاوکاری یەکتری بکە، ئەکرێ پەیوەندی زۆر زۆر باشیان لەگەڵ یەکتری هەبێ و ئەکرێ یەکتری دەوڵەمەند بکەن و ئەکرێ سوودیان هەبێ ببنە مۆدلێک لە بۆ ئەو وڵاتانەی کە تێیدا دەژین و نیشانی یەکتری بدەن. ئیتر تەماشا دەکەین بەڕاستی لە کوردستاندا ئەمە واقعە نوێیەکەیە کە
جیلێکی نوێ لە کوردستاندا پەیدا بووە ئیتر بزوتنەوەی کۆنی یەک سەرۆکی یەک حیزبی ئەمە قبول ناکە و شەقی تێ هەڵدا و گاڵتەی پێدەکا بزوتنەوەی کوردی تا چەند ساڵ لەمەوبەریش ڕاستە بزوتنەوەیەکی شەهید پەرست خوێن پەرست چەک پەرست پیاو سالاری پەرست قارەمان پەرست بوو کە قارەمانەکەش پیاو بوو ئێستاکە ئێمە دەبینین لە ژێرناوی ئەو هەمووانەدا گەندەڵیەکی زۆر گەورە هەیە لە ژێرناوی شەهید 30 ساڵە گەندەڵی دەکرێت وە گەندەڵی لە کوردستانی عراقدا ئەوەی ڕۆژە برادرێک باسی دەکرد بە بیری هێنامەوە بۆ چوونەکەی زۆر ڕاست گوتی گەندەڵی لە کوردستانی عراقدا یەکەمین جار لە شەهیدەوە دەستی پێکرد شەهید ئەو شەهیدە شەهیدی منە بەناوی منی بکە بیکە ئێ حیزبی من ئەوەندە دۆلارە دەدەمێ دەگەی هەم بنەماڵەی شەهیدان لە هەموو کەسانی کوردستاندا گەندەڵترن و سوودمەندترن لە گەندەڵی و ئەوانە یەکەمین جار گەندەڵ کراون کەواتە ئەو ڕۆکە ئەمن ئەو بنەماڵەیە بۆ مقدەس ببینم ناوەڵامیش گاڵتەی پێ دەکەم پاشان چەک پەرستی چەک بەڵام تەماشا دەکەی لە کوردبوونی ئێستادا چەقی مەسەلەکە نییە بەڵکو سینەمای کوردی هونەری کوردی زمانی کوردی و ئەو شێوە ژیانەی کوردی کە لە ڕۆژئاوادا هەندێک نمونەمان بینی ئەگەر چی لەسەرەوەش سەپێنراوە کە کورد ئەتوانێت لەگەڵ خەڵکی دیکەدا بژی بەبێ ئەوەی کێشە دروستکە ئەکرێ سوودیان لێبینی و سوودیان پێ بدە ئەمانە کۆمەڵێک دەوڵەمەندی زۆر گەورەدانە و ئەمانە لە دەرەوەی چەکیش دەبن و بە تایبەتی لە کاتێکدا دەبن کە چەک نەبێ کە چەک لە شوێنێکدا هەبوو و لەوێدا هەندێک دیموکراسی پێویست بوو یانیش هەندێک ئارامی پێویست بوو و یانیش ڕاسیۆنالیتەی واقعیەت پێویست بوو لەوێدا چەک گەورەترین بربەستە بۆ ئاحمەقکردنی خەڵک بۆ ئاحمەقکردنی کۆمەڵگا پاشان پیاو سالاریەکەی کوردستانی عراقمان بینی شۆڕژگەرەکانمان بینی کە لە دوای نۆتویەک یەکێمین کارکردی کە کردیان ژنە کۆنەکانی شاخیان فڕێدان و ژنەکانیان نوێکردنەوە هەتاوەکو ئێستا نوێی دەکەنەوە و دوای ئەوە قارەمان پەرستی قارەمان فلانە کەس قارەمانە فلانە کەس قارەمانە لە دۆسیای ئەمانەش هەمویان بکۆڵیەوە قارەمانیەکەیان دەرئەکەوێ کە چەندە و بای چەند ئیتر ئەمانە هەمویان لە کاتێکدا دەبن کە لە دهۆکدا کۆبوونەوەیەک هەیە هەم بێ بایەخکردنی ئەم کۆبوونەوەیە شتێکی هەڵەیە و هەم پفدانی ئەم کۆبوونەوەیە شتێکی هەڵەیە لە چوارچێوەی کۆنسپتە نوێیە سیاسیەکاندا لە ناوچەکەدا تەماشای بکرێت شتێکی زۆر ڕاستە یەک دوو لە چوارچێوەی سۆسیۆلۆژی کوردستاندا تەماشای بکرێ شتێکی زۆر ڕاستە ئیتر ئەمانەی دیکە هەر هەمویان غەڵەتن حتا لەو چوارچێوێدا ئەو زۆرایەتیە یعنی ئەو جیاوازیەکی هەیە جیاوازیەکی زۆر باشە مەسەرەن ئێستا ئێمە هەمومان یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەخ نەدەکەین کە لە هەڵبژاردن دەنگی کەمی بەدەستێناوە باشە بە من چی یەکێتی دوو گەندەڵی دیکەی نەتوانیوە بباتە پەرلەمان کەسێکی وەک من بۆ لە خۆی یادا کە یەکێتی کەم دەنگی هێناوە ئەزانی لەبەرچی لەبەر ئەوەی من حەز ناکەم کوردستان ببێتە یەک هێز حکمی تێدا بکە یەکێت هەر هیچ نەبێ ئەتوانێ هاوسەنگێک بێ لە بۆ ئەوەی پارتی زیاتر نەبێتە دیکتاتۆر تێگەی لە بۆ هەندێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەخ نەدەکەم لە دەستم بێ چاوی دەردەینم بۆ لە ناو کەوانەدا ئەڵێ تێگەی ئەم شتانە زۆر گرنگن چونکە من لە یەکگرتووی ئەترسێم و یەکگرتووی نابێ کاکە سۆسیۆلۆژیایەکی بادینیان هەیە و سۆسیۆلۆژیایەکی سلەیمانیمان هەیە ئەمانە ناتوانێت لەناو یەکتری بتاوێنیەوە لە سەردەمی ئەمڕۆدا
ئەتو نمونەی فەڕەنسیەکان بینیەوە کە فەڕەنسیەکان ئیتر بەدار و بە چەق و هەموو زمانەکان و نەتەوەکانیان لەناوبردن و ئەمیش ئەوە بکەم وەڵڵی ئێستا شتی وا بکەی تێگەی هەموو بادینانت لێ هەڵدەستی کاتی خۆی مەسعود بارزانی باسیەوە کردبوو زمانی زاراوەی سۆرانی بکاتە زمانێکی فەرمی هەر زوو خۆی لێکشاندەوە زانی هەڵەیەکی زۆر گەورەی کردووە چونکە لە بادینان تووشی کێشە دەبێ لە هەورامان تووشی کێشە دەبێ لە ناو کوردە فەیلەکان تووشی کێشە دەبێ ئەمانە بابەتگەلی زۆر گرنگن ئەرێ کاک مستەفا محەممەد بەچ بێ دەکەنیەوە چی غەڵەتم گوتووە کاکە یا چیت پێ خۆشە یان چیت پێ ناخۆشە کە باسم کردووە کاکە دەی کاکە سلااو لە هەمووتان هەر بژین کەسێک بەپەلە پرسیارێکی هەیە باوەڕت بەلەیدانی ئێران هەیە کاروان عادیل پرسیەتی کا کاروان یعنی من نازانم بەرنامەی دوێنێی منت بینیە نا لەوێدا ئیتر باسم کردووە جارێ ئێران ئیتر جارێ ئەمریکا بەڕای من خۆی یەکلایی نەکردوێتەوە کە لە ئێران ئەدا ویانیش بە شێوەیەکی دیکە کێشەکانی لەگەڵدا چارەسەر دەکا لە بۆ هەردووچیان ئێستاکە زەمینی حازر کردووە یعنی حتا کۆکردنەوەی هێزە کوردیەکان کۆکردنەوەی عەرەب کۆکردنەوەی تورک و عەرەب تێگەی کۆکردنەوەی ئیتر ئاسیا تورک زمانەکانی دەوڵەتە تورکم زمانەکانی ئاسیا کە کازاکستان یەک لەوە نەبوودانی بە پەیمانی ئیبراهیمینا ئێستاکە سعودیا خەریکە دانی پێدا دەنێ و درێکی گەورە دەکەن کە ئەمریکا ڕازی بووە بە دەوڵەتی فەڵەستینی تێگەی ئەمە درێکی زۆر گەورەیە بەڵام ئیتر ترامپ بە نەتەنیاهۆی وتووە کاکە بە قسەش بێ ئەمە قبول بکە هەتاوەکو ئیتر ڕازی دەکەین و ئیمزایەکی پێ دەکەین پێشتر لەگەڵ ئیماراتیش ئەمەیان کرد ئیتر ئیمزایەکیان پێکرد لە بۆ کەوتنە ناو پەیمانی ئیبراهیم پاشان فڕۆکەی F-35 پێ نەدایتر با لە بابەتەکە دوور نەکەوینەوە بینە سەر ئێران هەموو ئەمانە پەیوەندی بەوە هەیە کە بە ئێران بڵێ تەماشاکە لەگەڵم ڕێک نەکەوی دەوروبەرم هەمووی گرتی لە دەور و بەرت لەلایەک تورک زمانەکان کاریگەریان لەسەر ئەزەریەکانی ئێران هەیە لەلایەکی دیکە کوردەکان دەورێکی زۆریان هەیە و پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل هەیە لەلایەکە دەوڵەتی تورکیا لەلایەکی دیکە عەرەب هیچ لەلایەکی دیکە قازاقستان و ئەزەربایجان هەر لێی گەڕێ ئێستاکە دەستی خصوصە ناو ئەرمەنستانیش یعنی لە بەرامبەر ئێراندا هیچ دەوروبەری گرتووە ئەمانە هەمویان وەکو کارتێک بەکاردێنێ بەڵام لە ئێستاوە ئەمریکا بەڕای من دەزانێ لێدانی گورزێک لە ئێران بۆ لە ناوبردننی هەموو ئەو ڕیسەی چەند ساڵە ئەمریکا دروستی کردووە بە پەیمانی ئیبراهیمیشەوە هەڵدەوەشێتەوە لە بیرت نەسێ یەک چالاشی حەماس دێگەی پەیمانی ئیبراهیمی 200 ساڵ دواخست یەک چالاکی حەماس دێگەی باشە ئێران ئەگەر لەگەڵ ئێران شتێک بکرێ لێککەوتەی چۆن لێ دەکەوێتەوە ئەمریکیەکان هەموو حسابی ئەوە دەکەن کاکە لە بۆ هەندێک بەڕای من تاقە بژاردەیان ئەوێ لە ناوخۆدا ئێران بگۆڕ و ئەمە ئێستاکە دەبینین لەوەی کە تاران بێ ئاوە ئەخنچێ بە پایتەخت بگۆڕین بیگوازینەوە بۆ سەر کەنداو تێگەی ئەم زۆرشتانە لەوێدا مرۆڤ دەبینێ کە لە ناوخۆت لە ناوخۆی ئێراندا گفتوگویەکی وا هەیە من زیاتر ئەمە دەبینم لە لێدان زیاتر ئەمە دەبینم بەڵام ئەمە ئێرە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەتا دوایی نازانم کاک مستەفا کە گوتم چاوی دەردێنم گوتم لە ناو کاوانە کاکە کاک زاگرۆس وا بزانم پرسیارێکت کردووە سەردەمێکی زۆرە لە سەرەتای بیستەکان و لۆزان پەیمانی لۆزان دەچێت وەکو بات و باش ڕۆژە بە یەک پاکێج لە هاوکێشەکانی ڕۆژهەڵات لە دەرەوەی هاوکێشەکان پرسیارەکەت ڕوونیە کە زاگرۆز بەڵام ئەمن بەخۆم
چی پێ دەڵێن ناگەڕێمەوە بۆ مێژوو وە مێژوو نام هەیە بگەڕێنمەوە مێژوو هەرگیز ناگەڕێتەوە مێژوو دەبێت چاوی لێ بکەی و ئەزمموی لێوەربگری و بۆ وابوو پرسیاری ئەوە وەڵامی پرسیاری بۆ وابوو بدۆزیەوە بەڵام مێژوو دووبارە نابێتەوە هەر شتێک بێ ئێستاکە ئێمە نازانین بەڵام ناکرێ لۆزان بێ دەبێت شتێکی دیکە بێ کە لەگەڵ بەرژەوەندی سیاسەتی هێزە هەژمونگەراکان دەگونجێ کاکە من کۆتایی پێدێنم ئەوە ئەو بەرنمەش خەریکە دەگاتە 35 دقه ئیتر نام هەیە بەڕاستی بەرنمەی درێژکەن دەمێ کۆتایی پێبینم بە کورت و پوختی ویستم بۆ چوونی خۆم لەسەر کۆبنەوەکەی دهۆک و بابەتە سوسیۆلۆژیەکان بخەمە ڕوو سپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بن بەردەوام بن لە هاوکاری بەردەوام بن لە گەیاندنی ڤیددیۆکانمان ناسەندنی کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێیانتان تکایە هەر کەسێک لە ئاستی خۆی ئەم کارە بکە زۆر سپاسدانەکەم شەوێکی خۆشتان بۆ خوازم هەر بژین